سفیان وفاتی کرد بێ کە بەیانی هەواڵمان بهات ئیمام سفیان وفاتی کردەوە ڕەحمەتی خوای لێ بێ ئەو شەو خەڵکەم بینی بە جلێکی سپی جوانەوە پێشوازیانێک کرد و بە کەشتیەک بردیان ئەوەی لەسەر سونەت بێ خوا لە دنیا و قیامەت سەربەرزی دەکات. ئیمامی عەبدولواحید تەواویسی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت شەوێکیان پێغەمبەری خوام هاتە خەوە صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی عومەر و چەند سەحابەیەکدا بەڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. ئەفەرمێت لە جێگایەکا وەستا بوو وتمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم جێگایەدا بۆچی وەستاوی چاوەڕێی چیتە؟ فەرمووی چاوەڕێی ئیمامی بوخاریمە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت محەممەدی کوڕی ئیسماعیل بەڵێ ئەفەرمێ وەڵای بەیانی هەواڵمان بۆ هات ئەو سەعاتەی کە خەوەکەم تیابینی ئەو کاتێک کە خەوەکەم تیابینی ئالەو سەعاتە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ لە شەوی جەژنی ڕەمەزاندا دوای کە ڕەمەزانی تەواو کرد لە شەوی جەژن تا وەفاتی کرد لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بە خاکسپێرە ڕەحمەتی خوای لێ بێت چونکە خزمەتی سونەتەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم والله باسی دەکات دەفەرمێت لە کاتێک کە جارێەوە بە چرام پێ نەبووە شوێنێک نەبووە ئەڵێ لە ڕۆشنایی مانگە شەوە حەدیث نووسێتەوە خزمەتی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم خزمەتی دینەکەی کردووە خزمەتی سونەتی کردووە خوا بەرزی دەکاتەوە تەنها بۆ بەرزەبیتەوە خوای گەورە بە بیدع بەرزت ناکاتەوە بە گومڕایی و سەرگەردانی بەرزت ناکاتەوە تا ئینشەڵڵا بە ئێمەش لەسەر سونەتی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم وەی کاتێک کە مردین بە دڵخۆشی بمرین بە دڵخۆشی بژین هەموومان پێویستمان بۆی کە خوای گەورە لێمان خۆش بێت لە ڕۆژی قیامەتدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت کۆمەڵە کەسێک دێن لە حەوزی کەوثەر دوور ئەخرێنەوە پاڵیان پێوەنێ مەلایکە پاڵیان پێوەنێت ئەفەرمێ منیش پیان ئەڵێم ئەمانە ئومەتی منن بۆ وا دووریان دەخرێنەوە ئەڵێم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ نازانی ئەمانە لە دوای تۆ چیان کردووە ئەمانە دینەکەی تۆیان گۆڕی تەماشا دەکەین ئەمڕۆ لە جیاتی تەوحید یەکخواپەرستی شیرک و خورافێتان راوە لە جیاتی خەڵکی فێرەوەی خوا بناسێ فێریەکە داوای یارمەتی لە قەبر و دانەوەردێ بکات لە جیاتی سونەت بیدعەدان راوە ئەو کاتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەفەرمێ فأقول سحقا سحقا لمن بدل بعدي دەی لە ڕەحمی خوا بە دوور بێ یا ڕەبی خوا لە ڕەحمی خۆت بە دووری کە ئەو کەسەی لە دوای من دینەکەی گۆڕی ئەو کەسەی کە دینەکەی گۆڕی دەستکاری کرد خوا لە ڕەحمی خۆت دووری خەرەوە بەڵێ ئەو کەسەی دین بگۆڕێ دینی ئیسلام بگۆڕێ سنت بکاتە بیدع بیدع بکاتە سنت و شرک و کوفر بەنا بخوا لەگەڵ تەوحید و یەکخواپەرستیات یەکەڵاو کە بە دڵنیایی خوای پەروەردگار سزای ئەدا لەسەر ئەوە تۆڵەی لێ ئەکاتەوە